ئەمە خاوەنی ئەم ئۆتۆمبیلە نییە، بەڵکو ئەم زانا کوردەیە خاوەنی بیرۆکەی داهێنانەکەیەتی. ئەم زانا کوردە دایان داهێنانی پێشکەش بە جیهان کردووە. بەناوبانگترینە بیرۆکەی داهێنانی پارتی کارەبایی دەبێت بۆ ئۆتۆمبیلی کارەبایی هایبرید. دوای تەواوکردنی خوێندنی ماستەر دکتۆراکەی لە زانکۆی کالیفۆرنیا لە بەشی ئەندازیاری کارەبا لە کۆمپانیای جەنەرال ماتۆ دەست بەکار دەکات. من یەکێک لە وەزیفەکانم لە ئەمریکا بووم بە Chief of the Hybrid and Electric System Branch، یعنی ئەوەی کە ئۆتۆمبیلی هایبرید و کارەبا دروست دەکات. هایبرید یعنی مختلط، ئەلەکتریک یعنی ئەلەکتریکی تەواو. ئیتر لەوێ هەموو شتێ لە منەوە ئەوامر چی بکەین و چی نەکەین، ینی بعضێکیان لەو شارە بوو، بعضێکیان لە شارێکی تر بوو، تعلیماتیان لە منەوە وەرەگرت. ئۆتۆمبیلەکانم هەموو گۆڕی بە هایبرید و ئەلەکتریک، ئیتر هەموو دنیاش یانی نەکرد. حکوومەتی عێراق لە ساڵی 1945 دکتۆر جەلال دەنێرێت بۆ خوێنی بەکالۆریۆس لە زانکۆی لیدس لە لەندەن. ئەم زانا کووردە دەیان خەڵات و پادێنتی وەرگرتووە لە ئەمریکا. ئەم پاتندا ساڵی 1960 وەرم گرتووە لەو مدەتا. لە جەلال تەوفیق ساڵحی has been elected بووم بە fellow، یعنی ئەوەڵ کەس کە کردوێتی. Pioneering work in the application of variable frequency drive in electric vehicle and building elevator. ئەڵێ مۆتۆری ئەمانەی هین تەحویل کردووە بۆ ئەوەی ئەلەڤەیتەر و ئۆتۆمبیلی کارەبا ئیش پێ بکە. یعنی هەرچی ئۆتۆمبیلی هەیە هی کارەبا مۆتۆرەکەم، یعنی من مەسوولم بە گۆڕینی. دووەمیش ئەلەڤەیتەر هەرچی شتێکی تایە بینی منە لە هەموو دنیا. ئەم زانا کووردە کەسێکی ناسراوە لە ئەمریکا و زۆر جاریش ئەم داهێنانانەی خۆی بەناوی خۆی تۆمار نەکردووە. ئەم پیاوە بۆ شەریکەیەکی شێکرد کە شەریکەکە ئەو سیارەیە دروست کرد، بەڵام بەداخەوە دکتۆر جەلال ئەو کاتە هەر مەبەستی بۆ ئیش بکە، ئەمە حەزی لە ئیش بووە، ئەمە دڵسۆز بە لە کاروباری خۆیان بیری نەکردوتەوە لە سەرۆت و سامان. عەقدێکی بۆ ئیمزا کردوون کەوا من هەچی داهێنانێ بکەم، هەچی شتێکی تازە بێنمە بەرام مڵکی شەریکەیە بۆ شەریکەیە. و ئەو داهێنانە بوو بە شۆڕشێک لە عالەمە. و ئێمەی کورد بەڕاستی من خۆم وەکو کەسێک وەکو معنای ئەو بڵاوبوونەوەی ئەو ناوبانگە کەسێکی کوردەوەی کردووە زۆر شانازی پێوەکە. دکتۆر جەلال دایان داهێنانی تری هەیە وەکو ئەسانسۆری کارەبایی و گۆڕینی تەلەفۆنی جولاو بۆ تەلەفۆنی جێگیر. کە ڕقەمێک لێە ئەی خستە سەر خەتێک، ئەویتر ئەی خستە سەر خەتێکی تر، ئەویتری خەیت سەر خەتێکی تاکۆ گەیشتی بە ئەو ڕقەمەی کاتەوێ قسە بکەی. ئەم حرەکات شتانەم نەهێژ بن، هەمووی بوو بە شتێکی ستاتیک، ینی هیچ نابینی. چوومە شەریکەی لنکەر لە ئەمریکا کە لەو مۆزوعا بوون دەوێت گۆڕیم، ئیتر لە هەموو دنیا بڵا بوو. دکتۆر جەلال تۆفیق ئاغا فەتحوڵڵا لە ساڵی 1925 لە شاری سلێمانی لەدایک بووە. خوێنی سەرەتای لە سلێمانی تەواو کرد و ناوەندی دواناوەندیشی لە شاری هەولێر و کەرکووک تەواو کردووە. لە بنەماڵەیەکی ناوداری شاری سلێمانین و دەستی شەن هەبووە لە دروستکردنی شاری سلێمانی لە ساڵی 1787 کە گۆڕی باپیری لە ناو مزگەوتی گەورەی سلێمانیە و نزیک گۆڕەکەی کاک ئەحمەدی شێخ. زیاتر لە نیو سەدەی لە ئەمریکا دەژیت و تا ئێستاش دڵەکەی لە کوردستان و باسی یادەوەریەکانی خۆی دەکات بۆ کەسانی دەوروبەری خۆی. ئاخرمیش خۆت بووم ئاسۆ ئازاد، دەنگی ئەمریکا، سان دیاگۆ.